صفەتیان ئەوە بووە خەریکی شوکار بووە. بۆیە هەنێ کەس ئەمە سەربەرزیە بۆ ئێمە، فەبیهوداه مقتەده، سەربەرزیە بۆ ئێمە کە هەتاوەکو ئێوارە ئیشەکەین الحەمدولله، بەدەستی خۆمان ئیشەکەین، هەتاوەکو ئێوارە ئیشی خۆمانەکەین. بەڵام لەولاوە هەندێک کەس سەڵێ کاکە ئەمە ڕاتبی بۆ تێ لە ئیسرائیلەوە، کاکە ئیسرائیل بۆ ڕات بەداتە من باوکەکەم، لەولاوە ئەڵێن وەڵا ئەمە ڕاتبی بۆ تێ لە سعودیاوە، بۆچی ڕات بەداتە من سعودیە؟ خۆزگار ڕاتبێکمانە بۆیە لە شوێنێکەوە. واللهی ئەوە نەبێ کە لە ئەوقافەوە مانگانە 280,000 دینار وەرەگرم. لعنەتی خوام لێ بێت، خوایە لعنەتی تۆم لێ بێت ئەگەر ڕاتبم لە یەک شوێنێکترەوە هەبێت. ئەگەر ئەوانەش درۆ ئەکەن ئەگەڕێنەوە بگەڕێنەوە ئیلا لعنەتی خۆت لەسەریان بێ یا رب العالمین. خۆت بەدەست سیارەوە خەریک ماوی، خۆت بەدەست قەسرەوە خەریک ماوی، خۆت بەدەست گڵابەوە خەریک ماوی. ئێقەی چێکە با منش سیارێک مەبێ، هەتاوەکو ئێوارە ئیشەکەم والله، با منش خان و حەوشێک مەبێ. فأعدائی ئەم دینە زۆرە، ڕجاء بەوانە نەخەڵەتێن ئەوانە ڕاتبیان وابۆتێ و خدا لە قورئانە بە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم دڵگران مەبە، پێتەڵێن وأعانه عليه قوم آخرون، ئەمە قەومێتر هەیە ڕاتبی بۆ بڕێتەوە، وایان بە پێغەمبەران وت. فئیشەکەین الحەمدولله، کابرا بەقاڵە با مەلایەتیش بکە، خەریکی ئیشی بەناییە با مەلایەتیش بکە. ئەوە فەخرە بۆ ئێمە ئینشاء الله کە ئیشەکەین بەدەستی خۆمان، بە پارەی حەڵاڵی خۆمان ئیشەکەین و خواردنی دەستی خۆمان نەخۆین. و داود سەلامی خوای لەسەر بێت خواردنی نەئەخوارد ئیلا ئەوەی لە دەستی خۆی نەبێت. پێغەمبەران هەمویان نوح، ئادەم، موسا هەمویان ئیشیان کردووە. ئیمامی تورموزی هەتاوەکو ئێوارە سابوونی ئەفرۆشت، ئیمامی نەسائی، ئیمامی ئەبی داود هەمویان خەریکی شوکار بوونە. ئێمە فێر نیمان وەکو جادوگەرەکان جادو بکەین بۆ خەڵک و خەڵک پارەمان بداتێ، پیرێژن بخەڵەتێنین، ئەختیار بخەڵەتێنین. ئێمە پارەخۆر نیمان، ئێمە فێڵ لە کەس ناکەین، ئێمە بەناوەی دینەوە تەعەدا لە کەس ناکەین، خەڵک پارە بناتە ژێر دۆشەکەکانمان. ئەوانەمان قبول نییە هەتا ئێوارە ئیشی خۆمان نەکەین. جا خەڵکی چی ئەڵێ با بڵێ بۆ خۆی. و یەکێت